لا معقبش چەند مهمە سەیریکەن کە باسی حکمە جعادەتەن کە باسی تەشریع یان حاکمیەت یان پەرستن یان ڕزق و زەرەر و نەفع و ئەو صیفەتانەی کە هی ئولوهیەتن دێتە پێشەوە لە قورئانە تەماشای بکەنەوە بە لای نافیە للجنس هاتووە. لای نافیە للجنس چۆنە ناسینەوە؟ هەرچی وەختێک لە دوای حرفی لا نەکیرە بوو، یعنی ئەلفلامی لەسەر نییە، معرفین نەکراوە بە شتێکی تری مضاف ئیلەیهیەکی لە دواوە نەهاتووە بڵێن بۆ نمونە ناوێک نییە، اسمی عەلەم نییە، شتێکی وان نییە، انجا مبني على الفتحة نافي أم لا يكاد بلاي نافية للجنس وكو أرين لا إله إلا الله، يعني هيج بهيج شيء لجنسي إله لجنسي أو إخواي بالرجال هيج تكني إلا الله نبي، يعني كأفرمي وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو. ئەگەر خی پەروەردگار بێ زەرەرێکت پێ بگەێنە بە هیچ شێوەیە کەسێکی تر نییە بتوانێت ئەم زەرەرە لا بدا، ڕای ماڵێ دای ماڵێ دووری خاتەوە تۆ دوور خاتەوە، لەو بە هیچ شێوەیەک ممکن نییە. ئەمەش بەو شێوەیە والله يحكم لا معقب لحكمه،